بە خاڵبەندی کراوە لە ناو خاڵبەندیەکەیە هیچ یەکێک لە مەقطعەکانی تیانە بڵێ ئەمە سەر بە چه حیزبێکە ئەوەی کە هەیە لە خاڵبەندیەکەیە من هەر بە دووسێ نقطە بۆتان باسکەم ئەوەیە ئایا حاڵەتی زەواجی کردووە یا زەواجی نەکردووە چەند ساڵی خۆبەخشی کردووە چەند ساڵت تەخەڕوجی کردووە و ئایا ئەمە کە سوکاری شەهید و ئەنفالە دەرەجەیەکی ئەوانەیە یاننا و هیچ شکر و تەقدیرێکی هەیە کە پێشتر وەکو بەڕێبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین کە ئێمە بۆ هەندێک کەس کە زۆر دڵسۆز بوو شکر و تەقدیرمان بۆ کردوون ئەمانە کۆمەڵی خاڵی لەسەردانراوە غێری ئەمانە هیچ شتێکی تریتیانە و هەرچ کەسێکیش گلێ و گازندەی هەبوو ئەتوانێت داواکاری پێشکەشکار بە ڕێگەی لیژنەیەکەوە بابەتانەیەک لای یەکەینەوە